بەشی هەموو زانکۆکانی کوردستان لەم بوارەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ببێت. هیوادارم ئەنجام و ڕاستپاردەی زۆر باش لەم کۆنفرانسەدا بکەوێت و سوودیان لێوەربگیرێ بۆ ئایندەی ئەم کارە گرنگەی کە لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. دەمەوێت بە خێراتنی هەموو ئەو میوانە بەڕێزانە بکەم ئەوانەی کە تەشریفیان هێناوە بەبێ ئەوەی ناوبێنم بە خێراتنیان دەکەم و هیوادارم کاتێکی خۆشیان هەبێت لە هەولێر. بەڕێزان، باسی یەکسانی نێوان نێر و مێ، کوڕ و کچ، پیا و ژن لە بنچینەدا باسێکی سیاسیە، پەیوەستە بە مافی تاکە کەسیەوە لە کۆمەڵگەدا. ئەگەر مافەکان بۆ هەموو تاکەکان وەک یەک بن، کەواتە نابێ ڕەگەزێک ئەوەی دیکە پەراوێز بخات، نەیخوێنێتەوە، بەشداری پێ نەکات، یا خۆت ستەمی لێ بکات و لەگەڵیدا تند و تیژ بێت. زۆر هۆکار هەن کە وایان کردووە ئافرەت ستەم لێکراو بێت لە کۆمەڵگەی ئێمەدا، لەوانە بە شودانی زۆرە ملێ، کوشتن بە بیانووی ئابڕوو، دەستدرێژی سێکسی، تند و تیژی لە ناو خێزان و لە دەرەوەی خێزان، یاخۆت پەراوێز خستن و ژێردەستەکردنی. بەشێک لەو هۆکارانە جێبەجێکردنی بە هەڵەی داب و نەڕیتە. ئێمە کە دژی دەوەستینەوە لە یەک کاتدا هەم ستەم لەسەر ئافرەت کەم دەکەینەوە، هەم ناشرینیەکەیش لە کەلتوری خۆماندا دەیسڕێنینەوە. بەشێکی دیکە لە هۆکارەکان تێگەیشتنی هەڵەیە بۆ ئائین. ئێمە کە قەدەغەیان دەکەین لەگەڵ ئەوەدا کە ئافرەت دەپارێزین، ئائینیش لە تێگەیشتنێکی هەڵە دەپارێزین. بەشێکی زۆریش لە هۆکارەکان لە ناڕۆشنی تاکە کەسیەوە سەرچاوە دەگرن. بۆیە کاتێک تاکە کەس لەسەر پرسی یەکسانی و ئازادی پەروەردە دەکەین، ئافرەتیش لە تند و توژی و ستەم و چەوسانەوە دەیان پارێزین. قسەکەم ئەمەیە، پێویستە ئەمە لە خوێندنی سەرەتایی ئەم کەلتورە لە مێشکی منداڵەکانی ئێمەدا جێگیر بکرێت. باوەڕی ئێمە ئەوەیە، نابێ کۆمەڵگا بە شێوەیەک بێت کە توانەکانی ئافرەت سنووردار بکات، یان بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ئافرەتان بکات کە ژێردەستەیان بکات. هەوڵی ئێمە بۆ ئەوەیە کۆمەڵگە بکەین بەو ناوەندە کە تێیدا ئافرەتیش وەک پیاو ئەو ئازادیەی هەبێت و توانەکانی خۆی پەرە پێ بدات. توانای پەروەردەیی، تۆنە هونەری، سیاسی و پێشەیی و ئابووری. کەواتە کاری ئێمە لە پرسی یەکسانی هەردوو ڕەگەزدا وەڵامێکی سیاسیە بۆ کۆمەڵێک پەیکەرەی کۆمەڵایەتی کە نیوەی کۆمەڵگەی پەراوێز دەخەن لەسەر بنەمای جیاوازی ڕەگەز. لێرەدا ڕاستیەک هەیە دەمەوێت بیخەمەڕۆ. زۆر باس لە یەکسانی نێوان دوو ڕەگەز دەکرێت. دەمەوێت تێگەیشتنی خۆم بۆ یەکسانی نێوان پیا و ئافرەت لە یەک ئامانجی گشتگیردا بخەمەڕۆ. ئامانجی ئێمە ئەوەیە کۆمەڵگایەک بنیاد بنێن کە تێیدا پیا و ژن وەک یەک سوودمەند بن، لەو دەرفەتانەی بۆیان دەڕەخسێت، وەک یەک سوودمەند بن لە مافەکانیان، وەک یەک بتوانن ئەرکەکانیان جێبەجێ بکەن، بە جۆرێک کە هەردوو ڕەگەز بە یەکسانی بواریان پێ بدرێت بۆ بەشداری ئابووری، بۆ دروستکردنی بڕیار، بۆ ئەزموونکردنی ویستیەکان و دەستەبەرکردنی پێداویستیەکانیان. کەواتە ئەم باسە زیاترە لە یەکسانی لە بەشداریکردندا. ئەم باسە پەیوەستە بە مافی ئافرەت وەک تاک کە بە دڵنیاییەوە چەسپاندنی هەر مافێک پێویستی بە یاسا و کاری دامەزراوەیی هەیە لە هەرێمی کوردستاندا. ئێمە لە هەرێمی کوردستاندا کارمان لەسەر هەردوو بنەمای چەسپاندنی مافی ژن کردووە. ئەوەش لە ڕێگەی هەموارکردنەوەی یاسای باری کەسی و
لە ڕێگەی بەدامەزراوەکردنی مافی ئافرەتان بەڵام یەکسانی ئامرازە و ئازادکردنی تاک و ئازادکردنی ئافرەتان ئامانجە. ئازادکردن بە دوو مانا دێت: ئازادکردن لە ستەم و ئازادکردن بۆ جێبەجێکردنی ئەرک. باوەری ئێمە ئەوەیە کە ئەم دوو جۆرە لە ئازادی لە بەرژەوەندی ژنانە. سەرەتا ئێمە دەبێ ئافرەت ئازاد بکەین لە کۆمەڵێک هۆکار کە تواناکانیان کۆدبەند کردووە کە ئەوامان کرد ئینجا ئافرەت دەتوانێت ئازاد بێ و ئازاد بێ بۆ دۆزینەوەی توانەکانی خۆی لە کۆمەلگادا. یەکەم، ئازادکردنی ژنان لە نایەکسانی تەنها یەکێکە لە هەنگاوەکان. کۆمەڵێک هەنگاوی دیکە هەن وەک ئازادکردنیان لە توندوتیژی لە ناو خێزاندا و لە ناو کۆمەڵگەشدا، ئازادکردنیان لە بێ سەرچاوەیی داهات و هەژاری و ئازادکردنیان لە ستەمی کۆمەڵایەتی و بێکاری لە کۆمەڵگەدا. دووهەم، ئازادکردنیان بۆ ئەنجامدانی ئەرک. ئافرەت ئەو کاتە ئازاد دەبێ بۆ ئەنجامدانی ئەرک کە ئەرکی بسپێردرێ. تەنها کاتێک ئازادە کە وەک بکەرێکی کارا لە کۆمەڵگەدا مامەلەی لەگەڵ دەکرێت و بواری بۆ دەڕەخسێت تا بە پێی ویستی خۆی ئەو کایەی هەڵبژێرێت کە لە ڕێیەوە دەتوانێت زۆرترین خزمەت بە کۆمەڵگە بکات. ئەگەر ژن بەو واتەی ئازاد بێت لەگەڵ ئەوەدا کە ئەرکی دایکایەتی بەجێ دەهێنێت دەتوانێت شان بە شانی پیا و خاوەن ئابووری سربەخۆ بێت. دەتوانێت ببێتە پزیشک، ببێتە ئەندازیار، مامۆستا، نووسەر، لێکۆلەر، ڕخنەگر، سیاسەتمەدار، چالاکوان، میدیاکار، پێشەوەر، حتا دەتوانێت ببێتە پۆلیس و ئاشتی کۆمەڵایەتی بپارێزێ یا خۆت ببێتە پێشمەرگە و پارێزەری خاک و نیشتیمان بێت. ئەگەر حەزیش بکات دەتوانێت ببێتە سەرۆکیش. ئەوەش مشکیلە نییە. بۆیە ژنان نابێت لە توانەکانیان جیا بکرێنەوە، چونکە بە پەراوێز خستنیان کۆی کۆمەڵگەی ئێمە زیانی پێدەکەوێ. ناکرێت ئافرەتان بخرێنە بەردەم جۆرێک لە بژاردەوە ئەگەر یەکێکیان هەڵبژارد دەستبەرداری ئەوەی دیکە بن. بۆ نمونە لە نێو ماڵ و کاری دەرەوەدا تەنها یەکێکیان پێڕەوا ببینرێت، ئەمە دروست نییە، بەڵکو دەبێ گەش و هەوای ماڵ بە شێوەیەک بێت هاوکار بێت بۆ کاری دەرەوەشیان. بە هەمان شێوە کاری دەرەوەیان بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە زیان بە ئەرک و پێگەیان نەگەینێت لە ماڵ. ئەگەر بڕیاریاندا ببن بە هاوسەر و ببن بە دایک، ئەو باوەرە بۆ ئێمە تەنها دروشمێک نییە، بەڵکو جیهانبینی ئێمەیە، جیهانبینیەک کە لای ئێمە سێ ڕەهەندی هەیە: ڕخنەیە، دیدگایە، نەقشە ڕێگایە. ڕخنەیە لە قۆرخکاری کایەکانی ژیان بە تەنها لەلایەن پیاوانەوە. ئەم قۆرخکاریە دەبێ ڕاست بکرێتەوە و بۆ ئەوەی ئافرەتیش لە کایەکانی ژیاندا بەشدار بن دەبێ هەموو کارێک لەم ڕوویەوە ئەنجام بدرێت. دیدگایە، ئێمە کۆمەڵێک وێنا دەکەین کە دەوڵەمەندە بە داهێنانەکانی پیا و ژن بە بەشداری و کاری هەردوو ڕەگەز بۆ ئەوەی هەردوو ڕەگەز تێدا سەربەز بن و لە جوانیەکانی ژیان زیاد بکەن. نەقشە ڕێگایە، چونکە ئێمە بە شێوەیەکی کردەیی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە سێ مێکانیزم کارمان لەسەر کەمکردنەوەی پەراوێز خستنی ئافرەت کردووە لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا. یەکەم، لە ڕێی هەموارکردنی یاساکانەوە بە تایبەتی یاسای کەسێتی عێراقی بە دیارکراویش یاساکانی ساڵی 1959 1969 بۆ نەهێشتنی توندوتیژی
دژی ئافرەتان. دووهەم لە ڕێی بەدامەزراوەکردنی یەکسانی هەردوو ڕەگەز بە تایبەتی جێکردکردنەوەی ژن لە دامەزراوە فەرمیەکاندا و ڕێکخستنی ئەو دامەزراوانە بە جۆرێک کە پارێزگاری لە ڕۆڵ و پێگەی ژنان بکرێتن. سێەم لە ڕێی هاندانی ژنانەوە بۆ بەشداری سیاسیان بە تایبەتیش زیادکردنی ڕێژەی کۆتا لە پەرلەمان لە 125ەوە بۆ 130 بە مەبەستی زیادکردنی ئامادەی ئافرەتان لە دەستهەڵاتی یاسادانان و دروستکردنی بڕیاردا. بەڕێزان بە کورتی کارەکانمان بۆ بەهێزکردن و پشتیوانیکردنی ژنانە بۆ ئەوەی بتوانین توانەکانی خۆیان بۆ ئەوەی بتوانن توانەکانی خۆیان جێبەجێکەن. بەڵێ دەتوانین بڵێن توانیمانە خزمەتێکی بنچینەیی بە پرسی یەکسانی پیا و ئافرەت بکەین، بەڵام بربەستەکان هەرماون و پێویستە حوڵی جددی بدرێتن بۆ نەهێشتنی ئەو بربەستانەی کە لەم ڕێگەیەدا دووچاری هەرێمی کوردستان دەبنەوە. بۆ بنەبڕکردنیان پێویستیمان بە هاوکاری هەردوو ڕەگەزە. ئەو هاوکاریەش تەنها کاتێک بەرهەمدار دەبێت کە هەردوو ڕەگەز وەک تەواوکەری یەکتر بخوێننەوە. ڕێزی هاوبەش و بەهای هاوبەش هەردوو لایان کۆبکاتەوە. لە ڕاستیدا نەتەوە و کلتور و ئائین ئەو بڕیارەی بۆ داوین کە دوو ڕەگەزی نێرومێ تەواوکەری یەکترن، هاوکاری یەکترن، پێکەوە ژیان بەرهەم دەهێنن، وەک یەک بەهایان هەیە، وەک یەک گرنگن بۆ دروستکردن و مانەوە و بەردەوامبوونی ژیان. ئەمانە هەمویان نە کێشەیان لەگەڵ ئائین هەیە، نە کەلتور، نە ئائین، هەموو ئەو ڕێگەیەمان پێدەداتن. گرنگ ئەوەیە ئەو دوو ڕەگەزە ستەم لە یەکتر نەکەن، هەردوو لایان. بنەمای کۆتایی هێنانی ستەمیش پاراستنی مافە. هەندێک پیا وا سەیرم دەکەن کە دیارە زۆر زوڵمیان لێ دەکرێ. بۆیە پێویستە هەردوو ڕەگەز وەک یەک مافیان هەبێ، وەک یەک ئەرکیان پێ بسپێردرێ، وەک یەک ڕێز لە جیاوازیەکانیان بگیرێت، وەک یەک دەرفەتیان بۆ بڕەخسێت. هەر بۆیە کاتێک کە خۆشەویستی و ڕێزی هاوبەش لە ناوە و لە دەرەوەی خێزان لەکایە، تایبەتی و کایەی گشتی هەردوو ڕەگەز کۆ دەکاتەوە. بەرهەمەکەی سوودی هەموو کۆمەلگایە، بەرهەمەکەی کۆمەلگایەکی پێشکەوتوو، ئازاد و تێگەیشتووە. با ئەوەش بەبیر خۆمان بهێنینەوە ئەوەی کە بۆتە بربەست لە بەرامبەر ئافرەت تەنها پیاو نییە. ئەگەر پیاوێک بێت و ستەم بکات پێویستە دەستی بگیرێت و بواری پێنەدرێ. بەڵام هەندێک جار ئەوەی کە ستەم لە ژن دەکات دەکرێت ئافرەتێکی دیکە بێت کە پێویستە پەروەردە بکرێت، یا خۆت دەکرێت هەندێک هەڵەی دابوونەڕید بن کە پێویستە بنبڕ بکرێن، دەکرێت هەندێک یاسا بن کە پێویستە بە هەموارکردنەوە هەموار بکرێنەوە، دەکرێت هەندێک تێگەیشتنی ئائینی بن کە پێویستیان بە ڕاستکردنەوە هەیە، دەکرێت تەنانەت سیستەمێکی سیاسی بێت و پێویست بەکرانەوەی زیاتری هەبێت بەڕووی بەشداریکردنی ژنان. ئافرەت پێویستە ئازاد بێت، ئازاد بێت لە توندوتیژی و کۆدبەند و چەوسانەوە بۆ ئەوەی بتوانێت لە کایەی گشتیدا شان بە شانی پیاو ڕۆڵی هەبێت لە پێشخستنی بوارە جیاجیەکان. هەروەها دەمەوێت بەو ڕێزەوە، هەروەها لێرەدا دەمەوێت بە ڕێزەوە یادی دوو خانمی کارا خوالێ خۆشبوو مەهاباد قەرەداخی و خاتوو نەمام غەفوری بکەمەوە. کە خزمەتێکی زۆریان لەم بوارەدا کرد و بەداخەوە هەردووکیان بە کۆڕۆنا
کۆچی دواییان کرد. هەروەها لێرەوە بە تایبەتی دەمەوێ یادی هەمیشە ئێمە لەم بۆنانەدا دەبێ بەڕێزەوە یادی زانای ناودار خوا لێ خۆشبوو مامۆستا مستەفا زەڵمێ بکەینەوە کە بەتایبەتی بەڕێزیان لە ڕووی یاساییەوە هەوڵ و کۆشش و ماندووبوونێکی زۆری بیدی و خزمەتێکی زۆری بۆ پاراستنی مافی ئافرەت و یەکسانی کرد. هەروەها دەمەوێ سوپاسێکی تایبەتی مامۆستایانی ئاینیش بکەم کە لەو وەختەدا یارمەتیەکی یەکجار زۆریاندا بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تێگەیشتنی زیاتری کۆمەڵگە لە مافەکانی ئافرەتان. هیوادارم هەر بەردەوام بن. مامۆستاوەش چاپلەکە. بەڵام بەردەوام بن مامۆستا بە بەردەوامی کۆمەڵگا تێبگەینن لەسەر یەکسانی مافی ئافرەت تند و تیژی ئەوە دەبێ ببێتە بەرنامەی ئینشەڵا ڕۆژانەتان لەو بابەتانە. بەرحاڵ سوپاس بۆ هەمووتان بۆ گوێگرتنتان. ڕۆژێکی باش خۆشتان بۆ هیواخوازم و هیوادارم ئەم کۆنفرانسە جددی بێ کارەکانتان بە جددی وەربگرن و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و هەر سەرکەوت و موفق بن و هەموو لایەکتان بەخێر بێن. سوپاس. وتاری نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو لە کۆنفرانسی یەکسانی جەندەری و استراتیژی هێزی ژنان نمونەی هەرێمی کوردستانی عێراق کە تیایدا باسی لە دەستەبەرکردنی مافەکانی ژنان کرد و هەروەها یەکسانی